وەک پێشبینیەکراو حەوزە ماسیانەی بە شێوەیەکی نایاسایی و دوور لە ستانداردەکان لە سنووری قەزای تەختەق دروست کراون ڕۆژێک دێت بەهۆی بارانبارینی زۆرەوە دەڕوخێن و لە ناو ئەچن. ڕێک ئەم پێشبینیە شەوی ڕابردوو لەو قەزایە ڕوویداویش بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی زەی بچووک سەدان لەو حەوزە ماسیانە ڕووخان و بەهۆیەوە دەیان هاوڵاتیش زەرمەند بوون. پێشتر ئەو پێشبینیکردنە لەلایەن هەریەک لە شارەوانی تەختەق و کشت و کاڵی کۆیە لەبارەی مەترسی ئەو حەوزە ماسیانە بۆ 1964 ئاشکراکرابوو کە بە هیچ شێوەیەک ئەوە لە بەرچاو نەگیراوە کە لە وەرزی جستاندا قەبارە و ئاستی ئاو زیاد دەکات و ئەو حەوزانە ڕائەماڵێت، چونکە حەوزەکان بەگڵ واتە ڕمل دروست کراون و بە بارانێکی زۆر و بەرزبوونەوەی ئاستی ئاو دەشۆرێن و یەک لە دوای یەک ڕایان دەماڵێت. بەپێی ئەو ئامارەی لە کشت و کاڵی کۆیە هەیە، تەنیا لە سنووری قەزای تەختەق و ناحیەکانی ئاشتی و سێگرتکان نزیکەی 2000 حەوزی ماسی هەیە، مەجگەلەوەی لەو بەری جێی بچووکیش کە بەبەری ناحیەی شوان دەناسرێت بە سەدان حەوزی ماسی دیکە دروست کراون و هیچ کەسێک لەو حەوزە ماسیانە شمۆڵەتی فەرمیان نییە.